شاندێکی کۆمیتێ ڕێخستنی بەردڕەش لەگەڵ ڕۆنزی زیاد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڤاڵ سەرکەوت بەرپرسی کۆمیتەی شێخان سەردانی لیوای ١١٢ هێزەکانی پێشمەرگەی کوردستانیان کرد لە میحوەری باشی. بە پێویستمانزانی وەکو نەریتێکی لە بۆمان دروست بیا کە یەکەم ڕۆژی جەژن لەگەل برا پێشمەرگەکان جەژنانەی خۆمان بکەین و لە مەعاناتیان تێبگەین لەبەر ئەوەی پێشمەرگە سمبولی کوردایەتی و دیفاع پێشمەرگە برینداری داوە لە ساو خاک و نیشتیمانە وەکو یەکی نیشتمانی کوردستانیش خاون ڕووبارێک خوێنین کە شەهیدێکی ژمارەیەکی زۆرماندایە بۆ بەرگریکردن لە خاک. بەشێک لە ئەفسەر و پێشمەرگەکانی لیوای ١١٢ هێزەکانی هەفتا پەیامی پیرۆزبایی خۆیان ئاراستەی خزم و کەس و کاریان دەکەن، هەروەها دڵنیایی دەدەنە خەڵکی هەرێمی کوردستان ئەوان خاکی کوردستان دەپارێزن لە دەستی دوژمنان. جێژنی هەموو گەلی کوردستان پیرۆز بیت، جێژنی هەموو پێشمەرگە پیرۆز بیتن. پەیامی ئێمە ئەوەیە بۆ گەلەکەمان دڵنیابن هێزی پێشمەرگە هێزێکی پۆلایە لە سەنگەری بەرگیریە، هەموو کاتێک و هەموو ساتێک بەرگیری لێیانەکەت بە هەموو توانای خۆی. بەڕاستی ئێمە زۆر دڵخۆش بن کە ئێوەمان دیت جەژن دووبارە بۆ لای ئێمە هەموو کات و سات ئەگەر جەژن بی و جەژن نەبی بۆنەکان بی ئێمە هەر لە ساترین. بە بۆنای جێژنی ڕەمەزانی پیرۆز مبارەک جێژنی هەموو پێشمەرگەکان پیرۆز دەکەین. بەڕاستی ئەو جێژنە داواکارین ئەو جێژنە بیتە مای خێر و خۆشی بۆ کورد بۆ گەلەکەمان دووبارە پیرۆزی هەموو پێشمەرگەی بیتن. ڕۆنزی زیاد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ڕادەگەیەنێت ئەوان لە پەرلەمانی بەغدا بەرگری لە مافی هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکەن. لە عێراقی مافەک و سەرمە ئەم بەرگریە مافێ پێشمەرگەهی بکەین وەکو چاوا جندیان عێراقی بۆ موچێت وان و ئەم ڤان پێشمەرگەهانژی لەسەر عێراقی دابنین و بۆ موچەیەک و ئەم بەرگریە ژێ بکەین و مافێوان وەرگرین. لیوای ١١٢ هێزەکانی هەفتا یەکێکە لەو لیوانەی کە لە کاتی ڕووبەڕووبوونەوەی چەکدارانی داعش توانیان گەورەترین داستان تۆمار بەکان. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، میحوەری باشیک.